ئایا بەڕاستی لە پەیڕەو پرۆگرامی پارتیە باز لە مارکسیت کراوە لە بەرنامەیانە هەموو دقەکە بەڵێ بەکردەوەیش کاریان بۆ کرد. هەڵوێستی کاژیک لە ساتەوەخت و سەرهەڵدانی شۆڕشی ئەیلولی 1961 چی بوو؟ شۆڕشی ئەیلولی شتێکی عەفەری بوو لە حەرەکەیەکی هەندێک لە دەرەبەگەکانەوە دروست بوو. کامیلژیر نووسەر و سیاسی لە چەنەڵقەیەکی ڕوودا و مێژوودا ئەزمموی سیاسی خۆی و قۆناغەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد دەگێڕێتەوە. بۆچی بەردەوام پاراستن چاودێری ئێوەیە کرد؟ ئەخەوکەوتم بارزانی جیا بوو پارتی جیا بوو. ئەتەوێت بڵێ بارزانی بێ ئاگا بوو لەو چاودێری پاراستن بەسەر ئێوە؟ ئەڵتەن سەرەتا پارتی تێیدی شۆڕشەکەی نەکرد دەستی ئێرانیشی لە پشتەوە بوو. هۆکاری کوژرانی شێخ محەممەدی هەرچین و تۆفیقی نووریبەک چی بوو؟ ڕوودا و مێژوو بەشی دووەم شەوی سێشەممە کاتژمێر 9:05